پێمان باش بوو پێکەوە بەشداری بکەین لە هەڵبژاردنەکانی عێراق و بە یەک لیستی کوردستانی بەشداری بکرێ. بەڵام بەداخەوە ئێستاەوەی کە ئەیبینین بریتە لەوەی کەوا هاوپەیمانەتێک لێرە و هاوپەیمانەتێک لەو لاو لیستێک لێرە و لیستێک لەوێ یان بۆ گفتوگۆکردنیش تەنانەت حیزب و چەند حیزب و ینی حیزبەکان بەجیا چنە لای بەغدا و لەگەڵ حکوومەت و لەگەڵ لایەن عێراقیەکانە دانیشتنەکەن ئەمانەمان پێ باش نییە. هەڵوێستی ڕوونی بزوتنەوەی ئیسلامی ئەلم کاتەیە کەوا بەجیا و بە پەرتەوازایی ئێمە ئەچینە ناو ململانەیەکی عێراقیانەی نابەرامبەرەوە ئێمە پێمان باشە بەشداری نەکەین لە گەمەیەکی ئاوەها کە پێمان وایە بەشداریکردن بەم شێوازەی ئێستا تەنها بۆ بەدەستهێنانی هەندێک پۆست و ئیمتیاز و کورسی و ئەوانەیە کە ئێمە هەمان بووە لە ڕئیس سەرۆکۆمارەوە هەمان بووە تا ئەندام پەرلەمان و وەزیر و خواری وەزیریش. بەڵام ئەوەیە کە ئێستا ئەیبینی کاریگەریان نەبووە تا ئێستا و ئێستا هەڕەشەکان لەسەر هەرێمی کوردستان و لەسەر ئەو قەوارەی کە لە دوای ڕوخانی بەعسەوە دروست بووە هەیە. ئێمە پێمان باشە ئێمە پێکەوە کار بۆ بەهێزکردنی پێگەی کورد بکەین، نەک ئەوەی کەوا چەندێ وەزیر و چەندە حیزبەکانمان ئەچێتە پێشەوە لە بەغدا و چەندە ئیمتیازاتی حیزبی وەرەگرین لەسەر ئاسی عێراق. بۆیە ئێمە بە هیچ شێوەیەک نەبەشداری ئەەکەینەوە هاوپەیمانەتیانەی کە داوایان لێکردین بەشداری بکەین لە هاوپەیمانەتیەکان و نەخۆشمان بە لیستی سەربەخۆ بەشداری ئەەکەین و پێمان وایە حاڵەتێکی ناتەندروستە ئەوەی کەوا ئێستا هەیە بە پەرتەوازایی ئەچینە ناو ئەم گەمەی هەڵبژاردنەوە کە لە عێراق ئەکرێ لە ئایندەیە.